هیلیۆم دووەمین توخمی خشتەی خولییە، یەکێکە لە سەرسوڕهێنەرترین و پڕبایەخترین گازەکان کە لە گەردووندا هەیە. ئەم گازە بێڕەنگ و بێبۆنە، زۆر سووکە. لەوانەیە زۆربەی ئێمە ناوی گازی هیلیۆم بۆمان ناسراو بێ، چونکە لەوانەیە هەر کامەمان لانیکەم یەک جار ئەو گازەمان بۆ پڕکردنی تیزانگ بەکارهێنابێت. بەڵام ئەم توخمە کاریگەری زۆر زیاتری هەیە لە زانست و پیشەسازی و تەنانەت گەڕانەکانی بۆشایی ئاسماندا. بۆ یەکەمین جار هیلیۆم ساڵی 1868 دۆزرایەوە، بەڵام خاڵی جێسەرنج ئەوەیە کە ئەم توخمە نەک لەسەر زەوی بەڵکو لە خۆردا دۆزرایەوە. زانایان لە کاتی تاوتۆکردنی تیشکی خۆر سەرنجیان چووە سەر هێڵێکی نەناسراوی تیشکی کە هیچ وێکچوونێکی لەگەڵ توخمە ناسراوەکانی ئەو کات نەبوو. ئەو هێڵە تیشکیە لە ڕاستیدا نیشانەیەک بوو لە توخمێکی نوێ کە دواتر ناوی نرا هیلیۆم. چەندین ساڵ دواتریش کەس نێدەزانی کە ئەو توخمە لە زەوی خۆشماندا هەیە و لە کۆتاییدا ساڵی 1895 هیلیۆم بۆ یەکەمین جار لەسەر زەوی دۆزرایەوە. زۆربەی توخمەکانی خشتەی خولی لە پێستەی زەویدا دۆزراونەتەوە، بەڵام هیلیۆم ڕاستەوخۆ لە ڕێگەی کالێکە ڕادیۆئەکتیڤەکان لەژێر زەوی بەرهەم دەهێنرێت. کاتێک شیتەڵکاری بۆ توخمە گەلی وەکو ئۆرانیۆم و تۆریۆم دەکرێت، کۆمەڵێک گەردیلە بە ناوی ئالفا ئازاد دەکرێن. ئەو گەردیلانە کاتێک ئەلێکترۆن بۆ خۆیان ڕادەکێشن، هیلیۆم بەرهەم دەهێنرێت. یەکێک لە ڕێگا سەرەکیەکانی بەرهەمهێنانی هیلیۆم هەڵێنجانی گازی سروشتیە. هیلیۆم کۆمەڵێک تایبەتمەندی هەیە کە ئەم توخمە جیاواز و ناوازە دەکات. یەک، هیلیۆم زۆر سووکە، یەکێکە لە سووکترین توخمەکانی گەردوون. هەر بۆیە کاتێک بۆ پڕکردنی تیزانگێک بەکار ئەهێنین، تیزانگەکە بەرەو ئاسمان بەرز دەبێتەوە. دوو، بێکاریگەرە. هیلیۆم هیچ کالێکێکی کیمیایی ناکات، هەر بۆیە لە شوێنە هەستیارەکانی وەکو تاقیگەکان و پێشەسازیە ئەلێکترۆنیەکان بەکاردەبرێت. سێ، خاڵی کوڵانی زۆر لە خوارە. هیلیۆم لە 269 پلەی سەدی دەبێتە شلە، هەر بۆیە لە زۆربەی تەکنۆلۆژیە پێشکەوتووەکان کە پێویستیان بە پلەی سەدی زۆر خوار هەیە بەکار دەهێنرێت. چوار، شلشلە، واتە شلەی گازی زۆرە، واتە ئەگەر هیلیۆم لە پلەیەکی سەدی زۆر کەمدا سارد بکەینەوە دەچێتە حاڵەتێکەوە کە بەبێ هیچ لێکخشانەیەک دەجوڵێت و تەنانەت لەو دەفرەش کە تێدایە دەچێتە سەر و دەڕژێت. هیلیۆم دوو ئایزۆتۆپی سەرەکی هەیە، هیلیۆمی 4 و هیلیۆمی 3. هیلیۆمی 4 بە فراوانترین جۆری هیلیۆمە و دەتوانین بڵین هەموو هیلیۆمی سەر زەوی لە ئایزۆتۆپی 4ە، بەڵام هیلیۆمی 3 زۆر نایابە و لە لیکۆڵینەوەکانی بەرهەمهێنانی وزەی ناوکی بەکاردێت. هاوڕێیان، پێش ئەوەی بچینە سەر شێوازەکانی بەکارهێنانی ئەم توخمە سەرسوڕهێنەرە، تکایە سابسکرایبمان بکەن و بە لایک و کۆمنتەکانتان یارمەتی دەرمان بن. هیلیۆم لە زانست و پێشەسازیدا و هەروەها لە لێکۆڵینەوە زانستیەکاندا بەکاردەبرێت. بۆ نمونە، بۆ ئەو ئامرانە کردناوەوەی لەشی مرۆڤی پێدەبینن. هیلیۆم وەکو فێنێککەرەوە ماگنێتەکانی MRI و وێنە هەڵگرتنەوە بەکاردێت. بەبێ هیلیۆم ئەو ئامرانە ناتوانن ئیش بکەن. دووەمین توخمی خشتەی خولی زۆر لە جۆشکاری و لە حیمکاریدا بەکاردەبرێت، چونکە هیلیۆم کالێک دروست ناکات لە پێشەی جۆشکاری کامزە تایبەتەکان و بەرهەمهێنانیاندا وەکو چیپەکانی کۆمپیوتەر بەکاردەبرێت. توخمی هیلیۆم زۆر سووکە و
بەپێی چەوانەی هایدرۆجن گڕ ناگرێت، هەر بۆیە بۆ پڕکردنەوەی باڵۆنەکانی کەشناسی و کەشتیە هەواییەکان بەکاردەبرێت. هایدرۆجین یەکەم توخمی خشتەی خولی لە پێش هیلیۆمدایە. پێشتر لەسەر هایدرۆجین بەرنامەمان کردووە، لە ڤیدیۆیەکدا لە کاناڵەکەمان دانراوە، دەتوانن سەردانی بکەن و بینەری بن. هیلیۆم لە پزیشکیدا لەگەڵ ئۆکسیژن لێک دەدرێت بۆ ئەو نەخۆشانە کە کێشەی هەناسەدانیان هەیە. ئەم پێکهاتەیە یارمەتی نەخۆشەکان دەدات ئاسانتر هەناسە بکێشن. هیلیۆم لە گەیاندنی سوتەمەنی حاجەکەکان ڕۆڵێکی گرنگی هەیە. ئەم گازە بۆ ڕاگررتنی زەختی مەخزەنی سوتەمەنی حاجەکەکان بەکاردێت، هەروەها بۆ لێکۆڵینەوە زانستیەکانی بۆشایی ئاسمان و خوێندنەوە و توێژینەوە لەسەر تۆشک و بەرگەهەوای هەسارەکان و هەروەها فێنێکردنەوەی پێداویستیەکانی بۆشایی ئاسمان بەکاردێت. سرڕای ئەم هەموو بەکارهێنانە گرینگە سەرچاوەکانی هیلیۆم لەسەر زەوی زۆر کەمن، چونکە ئەم گازە زۆر سووکە و بە ئاسانی لە بەرگەهەوادا ئازاد دەبێ و وردە وردە لە کیس دەچێت. ئەمە واتە هیلیۆم سەرچاوەیەکی ڕەنێ و نەهێنراوە و لە داهاتوودا لەوانەیە تووشی کەمی ئەو گازە ببینەوە. هەر بۆیە زانایان هەوڵ دەدەن پارێز لە بەکارهێنانی هیلیۆم بکەن و تەنانەت بەدوای سەرچاوەی دیکەی ئەو گازە لە مانگ و بۆشاییدا دەگەڕێن. هیلیۆم شتێک زیاتر لە گازێکە بۆ پڕکردنەوەی تیزانگەکان. ئەم توخمە ڕۆڵی سەرەکی و کارا لە زانست، پزیشکی و تەنانەت بۆشاییدا دەگەڕێت. لە قوڵایی زەویەوە هەتا گەلەستێرەکان، هیلیۆم بەردەوام توخمێکی سەرەکی بووە و لە داهاتووشدا بایەخێکی زیاتر پەیدا دەکات. لەوانەیە ڕۆژێک بتوانین سەرچاوەیەکی نوێ ئەم توخمە بدۆزینەوە، بەڵام هەتا ئەو کاتە دەبێت بەوەریاییەوە کەڵک لەم توخمە وەربگرین. لە ڤیدیۆی داهاتووی خشتەی خولیدا دەپڕژینە سەر توخمی سێم واتە لیتیۆم. زانین لە کێبەڕکەی توخمەکانی خشتەی خولیدا کامیان زیاتر لایەنگەری دەبێت. بۆ ناسینی تکرای توخمەکان سەردانی پلەیلیستی زانکۆی خشتەی خولی بکەن و هەروەها سابسکرایب، لایک و کۆمنتان لەبیر مەکەن.